دووبارە سڵاو دکتۆر لە شوێنەوە قسانوتمان تۆ جێگری پارێزگاری سەلاحەدین لە سەلیسی هاوپەیمانی کوردستان بە پێی زانێرانی لە بەردەسی منیشایە پەروەردەی کوردی لە شاری دووسخورمات و زۆر فەرامۆش کراوە تەنانەت گەیشتۆتەوە حاڵەتێک کە کوردەکانی ئێوێش خوێندکارەکانی خۆیان نانێرنە خوێندنی کوردی بۆ کارت لەسەر ئەم لایەنە نەکردووە. دوای ڕزگارکردنی شاری دووسخورمات و ئیشێکی باش کرا بۆ ئەو لەو بوارەوە لە بواری پەروەردەوە طبعا تو ویستمان ینی کوردستانیەتی ئەو شارە بسەلمێنین دڵسۆزی ملەتی کورد خەڵکی ئەو شارە بسەلمێنین بۆ زمانی کوردی کۆمەڵێک مامۆستا تەعین کرا نزیکەی 702 مامۆستا و کاتب و ئیداری تەعین کرا لەسەر هەرێمی کوردستان. منەوە سوپاسی ئەو برادرانە ئەکەم دەستخۆشیان لە یەکەم کە هەوڵیاندا ئەو کۆمەڵە مامۆستایان دامەزران لەسەر هەرێمی کوردستان هەمووشی کورد نەبوو بۆ نمونە هەندێک تورکمانی تیابوو هەندێک عەرەبشی تیابوو بزان ئێمە چۆن ئیشەکەین بۆ ئەوان کە تەعینەکەن کە دامەزرێن بەس لە نەتەوەکی خۆیان دامێ بەڵام ئێمە کە دامەزرین لە هەموو نەتەوەکان ئیشێکی باش کرا کۆمەڵێک قوتابخانە کرایەوە دەست کرا بە خوێندنی کوردی بەڵام دوای فترەیەک دوایەوەی دووسێ ساڵێک پلەکانی خوێندنیان بڕی یەک و دویان بڕی تووشی کێشەیەک بووینەوە کێشەکەش ئەوەیە کە ئەو مامۆستانی کە تازە تەعین کراون هەمووی اختصاصی کوردی نییە جگەلەوە تووشی کێشەی ئەوە بووینەوە کە کتێبی کوردی ئەو مەناهیجانی کە خوێنرێ لە دیراسی کوردیان نەبوو ئەمجا خەڵکەکە تووشی کێشەیەکی تر بووە ئەوانەی کە تەخەڕوج ئەکەن کە خوێندنی کوردی تەواوەکەن لە شاری دووسخورمات و لە زانکۆکانی کوردستان لە پەیمانگاکانی کوردستان وەرناگیرێن ئەوش کێشەیەکی گەورەیە ڕاستی کۆمەڵێک مامۆستای سپۆرمان گەرەک بوو اختصاص لە مەواد عیلمیەکانە تۆ توانی هەندێک مادە هەج مامۆستایەک بیڵێتەوە بەڵام هەندێک مەوادی عیلمی هەیە پێویستی بە پسپۆرە پێویستی بەوەی اختصاصی هەبێت جا ئەوە کۆمەڵێک کێشە بوو تووشمان بووە کێشەی تریشمان توش بووە کە هەندێک لە نەتەوەکانی تر بە تایبەتی نەتەوەی تورکمانی هەوڵێدا کێشەمان بۆ دروست بکە بۆ ئەو مامۆستا ئەوانی کە هەرێمی کوردستان تاینانی کرۆ ڕاتبەکەی هەرێمی کوردستان موچەکەی ئەدات بەڵام ئەوان نەیانێڵا لە قوتابخانەکانی دووسخورماتوە داوام بکەن نەیانێڵا هیچ بەرپرسێک وەرگن نەئیتوانی بێتە مدیری مەدرسە نەئیتوانی ببێتە معاونی مدیری مەدرسە جا بۆیە کۆمەڵێک کێشە بەرامبەرمان بووە تاکو ئێستا ئەوانە هەر بەردەوامە هەموو جارێک دێن سەردانی کوردستان ئەەکەین سەردانی بەڕێز وەزیری پەروەردە ئەەکەین مدیر عامەکانەکەین بۆ ئەو کێشانە بەڵام تاکو ئێستا ئەو کێشانەوە بۆکو پێویست چارەسەر نەکراوە بۆیە وای کردووە لەو خەڵکە کە سرد بێتەوە لە خوێندنی کوردی من قوتابخانە بکەمەوە پۆلی 1 و 2 و 3 بخوێنێت و 4 و 5 و 6 دوایی وەرنەگیرێت لە کۆلێژەکان ئەو کێشەیەکی گەورەی ڕاستی ئەبێ سەرکردایەتی کوردی بیرێک لەو مۆزوع بکاتەوە ئیستیثنایەک دابنات کەواتاگەینەوە ئەنجامی کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سارد و سڕە لە مامەڵەکردن و لەگەڵ قەزای دووسخورماتوە بۆ نمونە ئێمە هەوڵماندا بۆ کردنەوەی کۆلێجێک لەلایەن حکوومەتی مرکزیەوە حکوومەتی مرکزی کۆمەڵە شەرت و شوڕوتی هەیە قەناعەتی بۆ نەبوو کە کۆلێجێک لە شاری دووسخورمات بکاتەوە من ئەو وەختە مامۆستای زانکۆ بووم هێشتا جێگری پارێزگانە بووم هەوڵێکی جدیمدا لە 2004 لەگەڵ بەڕێزم دکتۆر عادل و کۆمەڵی برادەری ترە کە مامۆستای زانکۆن هەوڵماندا بۆ ئەوەی کۆلێجێک لەو شارە بکەینەوە لایەن حکوومەتی مرکزی حکوومەتی مرکزی هەندێ ئاعداریان هاوردە وتیان نابێ بکرێتەوە بە حوجەتی ئەوە تەسیرەکە لە زانکۆی تکریت و لەوانەیە خوێندن تەڵەبەیەکی زۆر قوتابیەکی زۆر هەیە لە خەڵکی دووسخورمات و دەوروبەری دووسخورمات و لە زانکۆی تکریت دەوامەکەن ئەوواریەکە زانکۆکە زەعیف بکات حوجەیەکی بەقوت نەبوو هاتین ڕوومان کردە هەرێمی کوردستان و چوین لەگەڵ وەزیری خوێندنی باڵا ئەو وەختە کاک دکتۆر ئیدریس هادی بوو بۆ ئەوەی هەوڵ بدەین کۆلێجێک بکرێتەوە کەچی قسەمان لەگەڵیانە کرد ئەیانوت نابێ بکرێتەوە لەبەرەی ئەو شارە سەر بە حکوومەتی مرکزیە وەڵاممان هەبوو بۆ یانوتمان خانەقینیش سەر بە حکوومەتی مرکزیە بەڵام بۆ لە خانەقینە کۆلێج بکرێتەوە لە کەلارە قەزای کەلارە ئێستا وا خەریکا بێتە زانکۆ لە خانەقینە 2 کۆلێژ هەیە لە جیاتی کۆلێجێک بۆ شاری خورمات و لە بینی ئەو شارە کوردستانیانە ئیهمال بکرێ بەو شێوەیە جا بەڕاستی لەم فترەیەدا زانکۆی تکریت مخاتەبەی زانکۆکانی کوردستانی کردووە ئەوێ بەشێکی کوردی لە زانکۆی تکریت بکاتەوە بەشێکی کوردی لە کۆلێجی پەروەردەی زانکۆی تکریت بکاتەوە زانکۆکانی کوردستان ئەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک استعدادمان نییە مامۆستاتان بدەینە لێ بەش بکەنەوە داوام کرد لە بەڕێز سەرۆکی زانکۆی تکریت کە دکتۆر عەلی برادری خۆمە
کە ئەو بەشە بکرێتەوە لە شاری دووسخورمات و ئەو بەشە بکەینەوە وعدی پێدان بۆ ساڵی داهاتوو ئەو بەشە بکرێتەوە لە شاری دووسخورمات و بەشی زمانی کوردی سەر بە زانکۆی تکریت بێت بەڵام لە ناو شاری دووسخورماتەوە بکرێتەوە بۆ تەڵەبە کوردەکان بەڵام ئایا حکوومەتی هەرێم یارمەتیمان ئەدا لەلایەن مامۆستاوە و لەلایەن جێبەجێکردنی دروستکردنی جێگایەک بینایەک بۆ ئەو بەشە و کتێب و منهەج و ئەو شتانە بەڕاستی ینی پێویستە ینی هەوڵدان ینی ئاوردانەوە لەو شارە زۆر پێویستە گلەیشمان زۆر هەیە و هەموو وەختێکیش ئێمە ئەوە نەبێ بەس قسە بکەین لە ئێلام چوینە سەردانمان کردووە نووسرامان نووسیوە جاری وا هەبووە تادیدمان کردەوە بە وتمان ئێمە لە پۆستەکانی خۆمان دەستێکێشنەوە چکە من وەکو جێگری پارێزگا منسبێکی ئیداری بەقوتە لەو شارە ئەگەر من دامم نەبێ لەم لاو لەولاوە ناتوان ئەوکەم ئەو پۆسێش کە بە من درراوە لە پارێزگای سەلاحەدین بە ئێمە درراوە بە کوردراوە لەو پارێزگایە لە مووسڵ نەدراوە لە دیالە نەدراوە ئەو پۆستە باشەمان هەیە لە پارێزگای سەلاحەدینە بەڵام لەگەڵ ئەوەی شا داممان نییە ینی یارمەتیمان نییە پشتت نییە بۆ نمونە من ئەگەر مێ بڕۆمە لای وەزیرێکی کورد ئەبێت تەکلیف لە محافظ بکەم کابراایکی عربە تەلەفۆنی بۆ بکە بڵێ دێت من خۆم نتوانم اتصالی پێوە بکەم جاروای تەلەفۆنیش بۆیان بکەی حتا مدیری مەکتەبەکەشی جواب ناداتەوە کۆمەڵی گلەیمان هەیە ڕاستی یعنی لەو بەرپرسانەی کە لە بەغدا دانیشتون لە حکوومەتی مەرکەزی پێویستە ئەوان نوێنەری کوردن لەو شارە ئیش ڕاستە ئیش بۆ هەموو عێراقەکەین بەڵام لەگەڵەوە ئیش بۆ ئەو میلەتە داماوی خۆتیش بکە کە لە ناو شارێکی ئەوها وێرانە گیری خواردووە بەڵێ بابێنە سەر دۆسی ئەمنی ماوەیەکی زۆرە لە دوای مەرحەلەیە کە باری ئەمنی تکریت بە بارێکی زۆر باشە تێپەڕی ماوەیەکی زۆرە باری ئەمنی و شارە تێک چووە هۆکاری ماگەڕێتەوە بۆچی ئایا لایەنە ئەمنیەکانی ئەو شارە بۆکو پێویست وەکو جاران گرنگی بە پاراستنی لایەنی ئەمنی نادەن پارێزگای سەلاحەدین پارێزگایەک بوو ئەمریکا واتەوەقۆیە کرد هەموو خەڵکی واتەوەقۆیە کرد کە گەورەترین شەڕ لە کاتی ڕزگارکردنی عێراق لە پارێزگای سەلاحەدیندا ڕووبدا بەڵام بە پێچەوانەوە شاری پارێزگای سەلاحەدین بە تایبەتی شاری تکریت کە مرکزی محافظەیە کە ماڵی ڕئیسی سەرۆکی پێشوو لەوێ بوو سەدام هیچ شەڕێک تیا ڕوونەدا تەسلیم بوون و هیچ شەڕ و شوڕێکرێنە چەند قەزایەک وەکو قەزای شرگات و سامەڕا و بێجی ئەو سێ قەزایە بۆ ماوەی دووسێ ساڵێک شەڕیتیا دروست بوو لە سامەڕا ئەو هەموو کوشتارە دروست بوو جەماعەتی قاعیدە لێ وجودیان هەبوو بەڵام دوای 2007 وەزعی سەلاحەدین بەگشتی و ناو مرکزی محافظە شاری تکریت بە تایبەتی هادئ بووە و زۆر ئارام بووە یعنی بەرپرسێکی بەرز وەکو پارێزگای سەلاحەدین بە خۆی و دوو سیارەوە ئەسوڕایەوە جێگری پارێزگا بە خۆی و دوو حیمایە ئەسوڕایەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا خۆی سیارەکەی لێ خوڕی وەزع ئەوە نەباش بوو بەڵام دوایەوەی کە 2009 ئەو کوتلە سیاسیانە دە کوتلەی سیاسی لە بینی خۆیانە کۆمەڵی خلافات ڕوویدا لە بینیانە پارێزگار دەرکرا دوای پارێزگارێکی ترهێنرا ئەو دەرکرایەکی ترهێنرا کۆمەڵێک خلافات دروست بوو لە بینیانە وای لێ کرد تیرۆرستان یعنی چۆنەڵی مەجارێکیان دەستکەوێت و فەغرەیەک دروست بوو ئەوە بوو لە 29 سێ 2011 ئەو جەریمە گەورەیان کرد لە ناو ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی پارێزگا گەورەترین سوڵتەی تەشریعیە لە ناو پارێزگادا چوونە ژوورەوە بوو سێ لە برادرانی ئەنجومەنی پارێزگا شەهید بوون و نزیکەی 60 تا 65 لە کارمەند و لە حیمایە و لە خەڵکی مراجع شەهید بوون ئەمە دواتر بە تەفسیل بێمە سەر ئەو عملی کە لە ناو ئەنجومەنی پارێزگای تکریتا کرا ینی ئەنجامدانی تەقینەوەیشی ئاوا گەورە لە ناو بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کە وەکو تۆش باست کرد تکریت بەڵێ کە بەرزترین دەسەڵاتە لەو شارەیە ئەمە بەڕاستی ئاماژەیەکی زۆر هەڵاگرێ قسێکی زۆری لەقینەوە نەبوو سێ کەس سێ چەکدار چوونە ناو بینایەکەوە بەڵێ خۆیان تەقان ئەختیحامکردنی بینایی بڵێ ئەمە لە هەندێک پارێزگای کەش بە تایبەتی پێم وابێت لە دیالە حاڵەتێکی لەم شێوەیە ڕوویە بەڵام ئەگەر ئێمە قسەمان لەسەر لایەنە ئەمنیەکە ئەکرد ئەگەر لایەنی ئەمنی پارێزگایەک بگاتە ئەو ئاستەی کە چەند چەکدارێک بتوانن ئەختیحامی باڵاترین دەسەڵات لەو شارەیە بکەن ئەمە مانایەوە نییە کە هەموو هەیکەلەی دەستگا ئەمنیەکانی ئەو شارە پێویستی بە پێداچوونەوەیە ئەکید خەرقێکی گەورەیە خەلەلێک هەیە لە دەستگا ئەمنیەکانە بۆ یاڵێم ئەو خلافە سیاسی لە بینی کوتلەکانە دروست بوو تاسیری کرد لە وەزعی ئەمنی وای لێ کرد قیادە ئەمنیەکان لە بینی خۆیانە خراپ بن
یا سارد بنەوە یا ئەو احتیمامە نەدەن کەسێک نەبێ زەختیان لەسەر بکات کەسێک نەبێ مراقبەیان بکات بۆیە وای لێ هات ئەو سێ چەکدار هاتنە ناو مەجلیسی محافظەوە بۆ ماوەی 4 سەعات مانەوە لە ناو مەجلیسی محافظە ئەو هەموو کوشتاریان کرد هەموو مەجلیسیان تێک داوە ملیەکە ئەوە گەورەترین خەلەلە دوای ئەوە خەلەلی تریش ڕوویدا مواقعی ڕئاسی موقعێکی محەسەنە قەسرەکانی سەدامە دەوروبەری گیراوە هەمووی حیمایاتە هەموو مەسئولی لەناو قەسرەکانی ئەو قەسرانەدان بەڵام کەسێکی توانی بڕاتە ژوورەوە لە ناو مزگەوتێکە ڕۆژی جمعە خۆی بتەقێنێتەوە بۆ هۆی کوشتنی کۆمەڵێک لە خەڵکی هەندێک قیاداتی ئەمنی هەندێک عزای مەجلس دوا بەدوای ئەوان سەعات 6 بەیانی 2 تیرۆریست چوونە ناو ویستیان دائیرەی جەرائیم کە دەستگایەکە هەموو مجرمی تێدایە و کەسی ئەوانەی کە حکمی ئەعدامیان بەسەر درراوە چوون بۆ ئەوەی ئەو سجنە بشکێنن لە ناو موقعێکی زۆر محەسەنە بەڕاستی ینی کۆمەڵێک خەلەلی ئەمنی کێشەی ئەمنی ڕوویدا لە ناو پارێزگای سەلاحەدینە وای کردووە کە حکوومەتی مەرکەزیش لیژنە پێک بێنێ بۆ دوا بەدوا چوون لەسەر ئەو خەرقە ئەمنیانی کە ڕوەدا ئەو ڕووداوە گەورانی کە ڕوئەدات تاکو ئێستا هەر تحقیقەکرێت و بەڵام تاکو ئێستا نەگەیتە نەتیجەیەک ئیلا ئەوانەی نەبێ کە چوونە ناو مەجلیسی محافظەوە کەشفبوون و کۆمەڵێک خەڵگیران و تاکو ئێستا هەر تحقیق بەردەوام و خەڵک ئەگیرێ لەسەر ئەو ڕووداوە ئەو کارە ساتەی کە ڕوویدا کۆمەڵێک خەڵکی ئەو شاریتی بەڵێ ئێستا گروپە تیرۆریستیەکان ئەو گروپە تونڕەوانەی کە پێیانەوترێت گروپە تیرۆریستیەکان لە پارێزگای سەلاحەدینە توانایان لە چ ئاستێکدایە توانای جارانیان ماوە بتوانن بەرەنگاری هێزە ئەمنیەکان ببنەوە هۆی هاتنە ژوورەوەی ئەو تیرۆریستانە بەناو پارێزگای سەلاحەدین ئەوەیە کە ئێمە لەگەڵ پارێزگای دیالە حدودی و لەگەڵ پارێزگای کەرکووکە منطقەی ڕەشاد و ریاض و حەویجە کۆمەڵێک تیرۆریستی تێدایە ئەو منطقەیە کە وەختی خۆی دەسەباڵیان هەبووە ئەو ئەوانەیش کە لە دیالەوە دێن بە ڕێگاکانی عەظێم و بە ڕێگەی سامەڕاوە دێنە ناو پارێزگای سەلاحەدینە و دەستی خۆیان ئەوەشێنن و ئیلا وەکو سەلاحەدین وەکو پارێزگای سەلاحەدین ئەو کۆمەڵەت ئەو گرۆپە تیرۆریستانە وجودیان کەمە لەوێ بەڵام ئەوانەی کە بۆمان دێن لە مووسڵیشەوە دێن لە ڕوومادیشەوە دێن پارێزگای سەلاحەدین قەدەر وایە لە جێگایکی وایە هەموو ئەو پارێزگانە بە دەوریەتی کەرکووک وەکو حەویجە و ڕەشاد مووسڵ ئەمبار لای بەغدا کێشەمان نییە ئەمێنێتەوە لای دیالە بۆ ڕێگای عەظێم و چیاکانی حمرین ئەو جێگایانە کۆمەڵی تیرۆریستیایە جا فرسەت ئەسێنن لە بینێ جارێکە دێنە ژوورەوە تەمەن کەسیش یارمەتیانەدا لە دەستگا ئەمنیەکان کەس هەیە یارمەتیانداوە ئیلا موقعێکی محەسەن وەکو موقعی ڕئاسی چۆن تیرۆریستێک ئەچێتە ژوورەوە چۆن حیزامی ناسف ئەباتە ژوورەوە چۆن عەبوە ئەباتە ژوورەوە چۆن هەموو چەکە ئەباتە ژوورەوە ئەوەی کە ڕوویدا لە ناو مەجلیسی محافظە ئەو هەموو تەقینەوەیە هەیەوە نەبوو کەس شتی پێبێت کەسی تر هەیە یارمەتی داوە دەستی ڕایکێشاوە تەختیتی بۆ کردووە جا بۆیە ڕاستی خەلەلێکی گەورە هەیە لە پارێزگای سەلاحەدینە بۆیە من وەکو خۆم لەوێ جێگری پارێزگام احتیاطێکی ئەمنی باشم بۆ خۆم دروست کردووە لە 10-12 حیمایە کەمتر لەگەڵمانیە هیچ وەختێک لە ماڵیشەوە بۆیە ینی حیسابیەوە کە هەموو وەختێک تۆ هێرشکەنە سەر ماڵەکەت هێرشکەنە سەر دایرەکەت بەڵێ زەربەت لێ بدەن زۆر باشە ئەمە بێمە سەر نێوان و مامەڵەی پێکهاتەکان لە پارێزگای سەلاحەدینە پێکەوە تاوان وەکە زانین ئەو پارێزگایە تێکەڵەیەکە لە هەموو پێکهاتەکان ڕژێکی زۆر تورکمان ڕژێکی زۆر عەرەب ڕژەیەکیش کورد تورکمان زۆر ئەمێ بگەڕێمەوە بۆ پرسیاری یەکەمم بێدەنگی کورد لەو پارێزگایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ دەسەڵاتێکی نییە لەناو پارێزگاکە یان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مامەڵەی ئەو دوو پێکهاتەیە عەرەب و تورکمان بە پێچەوانی کەرکووک و دیالەوە لەگە کووردا باشە لە سەلاحەدین ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی کە کاربەدەستن لەو شارە لە پارێزگای سەلاحەدینە و ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەیش کە لایەنی کوردی ینی نوێنەری کوردیش لە پارێزگای سەلاحەدینە ئێمە وەکو ئەوانەی پێشوو هەشت برادەرمان لە پارێزگای سەلاحەدینە ئاعزای ئەنجومەنی پارێزگا بوون علاقەیەکی بتاویان هەبوو لەگەڵ پارێزگادا ئێمەش کە چوینە ئێمە خۆم وەکو خۆم لە 1991 تەڵەبەی بووم قوتابی بوومە لە پەیمانگای ئیسلامی لە تکریت دوایی لە 2003 چوومەتە زانکۆی تکریت لەوێ مامۆستای زانکۆ بوومە بۆ ماوەی 3-4 ساڵێک توانیمانە علاقەیەکی بتەو دروست بکەین لەگەڵ کوتلە سیاسیەکانە ئەوەی شوای لێمان کرد کە پاڵ بنین بە کوتلەکانی ترەوە جێگری پارێزگای سەلاحەدین بە ئێمە بدەن بۆیە من کاتێک گەڕامەوە بۆ شاری دووسخورمات و خەبەرم دا بە برادەران کە ئێمە وعدمان پێدراوە جێگری پارێزگای تکریتمان پێ بدەن جێگری پارێزگامان پێ بدەن
وەکو وایە لێ باوەڕ نەکەن وتیان چۆن ئەو پۆستە سیادیە بە ئێوادرێ وتم ئەوەمان کردووە جا عیلاقەی ئێمە لەگەڵ کوتلەکانە وجودی ئێمە لەوێ چی ئەو دوو برادەری عزووی مەجلیسی محافەزەن چی عزووە کۆنەکانن چی دەستگا حیزبیەکانیش علاقەی باشیان هەیە لەگەڵ پارێزگای تکریتە خەڵکی تکریتیش بەڕاستی ینی جیاوازیکی زۆر هەیە لە بینی خەڵکی تکریت و خەڵکی دیارە جیاوازیکی زۆر هەیە لە بینی طبیعەتی خەڵکی مووسڵ و خەڵکی سەلاحەدین پارێزگای سەلاحەدین هەمووی عشیرەتی گەورەن هەموو علاقەیەک هەیە لە بینی ئێمە جا علاقەی ئێمە لەگەڵ کوتلە سیاسیەکانە کوتلە جێجە کە دەکوتلن تاکو ئێستا هیچ کێشێک لە بینی ئێمە ڕووینەداوە کوتلەکان لە بینی خۆیانە تێکەچن مثلا کوتلەی عێراقیە لەگەڵ کوتلەی تەوافقات تێکچوون ئەو محافظی دەرکرد ئەو لەسەر ڕئیس مەجلیس شکاتی کرد بەڵام ئێمە غەیری تەنیا جەبهەی تورکمانی نەبێکە بەری تورکمانی زۆر جار کێشەمان بە دروستەکات زۆر جار لێمانە خوێنێتەوە زۆر جار پیلانمان بۆ گڕەدا غەیری ئەوان هیچ کوتلەیەکی تر لەگەڵ ئێمە علاقی خراپنی هەموو علاقیان بتەوە لەگەڵ ئێمە ئێمەش ڕاستی لە سەلاحەدینە زوڵمان لێ ناکرێن ناو پارێزگادا هیچ زوڵمێکمان نەکرێت حەقی خۆمان وەرگرتەوە زیاتریش دەوری خۆمان هەیە و زیاتریش نایڵن هیچ کوردێک لە ناو پارێزگای سەلاحەدینە لە شاری تکریتە لە دایرەکانی شاری تکریتە نقصانی هەبێ هەمووی بە تەلەفۆنێک بە ڕیسال بەنامەیەک جێبەجێەکەین بەڵام کێشەی ئێمە هەروەکوتم لەگەڵ حکوومەتی مەرکەزیدایە جا بۆیە بێدەنگی کورد لە شاری دووسخۆرمات و لەسەر پارێزگای سەلاحەدین لەسەر حکوومەتی محەلی ئەوەیە کە ئێمە وەزعمان باشە لەگەڵیانە کێشەمان نییە هەروکو پێتشم وت ئێستا ئێمە ئامادەین هەموو کوتلەکان ئامادەن بۆ ئەوەی کە تحالفمان لەگەڵا بکەن هاوپەیمانیمان لەگەڵا بکەن بۆ انتخاباتی داهاتوو و ئەمەلیشم هەیە ئەم جارە کە باسی دوو کورسی ئەەکەم جارێکی داهاتوو باسی زیاتر لە 3 کورسیش بکەم باسی پۆستی باشتریش بکەم لە ناو پارێزگای سەلاحەدینە یانی من ئەم قسانم کە کرد ئەو هەموو گلەیەم کرد ئەوە نییە کە من بڵێ معنەویاتمان زعیف بووە یا زعیف بوون نەخێر ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ینی معنەویاتمان بەرز ئەبێتەوە زیاتر هەوڵە دەین تەبەسوک بکەین بەو شارەوە دەست بگرین بەو شارەوە جێینە هێڵین دەست بگرین بە پۆستەکانمانەوە پۆستی زیاتریش بەدەستبێنین بەڵام ئەوەش پێویستی بە پشگیریەکی پتەوی لایەنی کوردی هەیە کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان لایەنێکی زۆر بەهێزە لە بەغدا لە عێراقاوە وەزیرە کوردەکان و پێگەی کورد لە بەغدا شاتە ئاسەکە توانین بڵێن پێگەیکی بەهێزە کە ئەوەش حەقی خۆتان ئێوە وەکو بەڵوردانی پارێزگای سەلاحەدین پشگیریوان بەدەست بێنن بەبێمە سەر مەلەفێکی گرنگتر لە دوای 2023 عێراق بەسەرجەم پارێزگاکانەوە بە ئەزمێکی گەورەیە تێ ئەپەڕێت کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵەیە بە پێو زانیارێنێ لە بەردەستی منایە لە پارێزگای تکریتیش پارێزگای سەلاحەدینیش ێکەکە لەو پارێزگایانەی کە چەندین دۆسی گەندەڵیتیایە و باز لەوە ئەکرێت کە گەندەڵیەکی زۆر لەناو پارێزگای سەلاحەدین تا هەیە شێوازی ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی چییە و ئێوە وەکو لایەنی کوردی تا چەند لەگەڵ ئەوان کە ئەوانەی لە گەندەڵیەوە گلاون ڕوبەڕوودادگا بکرێنەوە ئێمە یەکێک لەو خاڵانەی کە زۆر پشتگیریمان لێکات یەکێک لەو نقطانەی کە نقطەی قووەتی ئێمە هێزی ئێمەیە ئەوەیە کە ئێمە ئەو دوو نوێنەرەی مەجلیسی محافەزە کەسی پاک و نەزیهن و منیش باسی خۆم ناکەم لەو جێگایە من یاریدەری نائیبی محافظم جێگیری پارێزگای سەلاحەدینم بۆ شؤونی فەنی یعنی هەموو مەشاریع هەموو ئەو پارەی تەنمیە کە دێت من سەرۆکی لیژنەی ئیحالەم یعنی هەموو ئەو مەشاریعانە کە دێت من سەرۆکی لیژنەکەم قانونن ئەبێ 6 مانگ جارێک ڕئیسی لیژنە سەرۆکی ئەو لیژنەیە بگۆڕێت یەکێکی تر بێتە جێگاکەی وا بۆ 2 ساڵ ئەچێت من هەموو وەختێک 6 مانگکە تەوا بێت تەڵەبێک داواکاریێک لە پارێزگارەکە هەر 3 پارێزگارەکە نەک بەس پارێزگاری یەکەم حەجی متەشەر پارێزگاری دووەم خالد حەسەن مادی پارێزگاری سێمیش ئەحمەد عەبدوڵڵا عەبد داوام لیان کردووە تەڵەبی ڕەسمیم تەقدیم کردووە بۆیان کە داواکەم لەو لیژنەیە وازە هێنم چونکە 6 مانگ تەواو کرد لەبانی تەڵەبەکەم ئەنووسێ لا نوافق على إعفائك يا أمين لا نوافق على إعفاء القوي الأمين تو کەسێکی نەزیهی ئەمە ئیعفات ناکەین ئەبێ بێنێتەوە لەو جێگای ئەوەیشتە طبعاً خاڵێکی زۆر بەهێزە لە قایمەی کوردستانی لە قایمەی کوردیە یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڵام بتوانین ئێمە خۆمان لە گەندەڵی دوورۆخەین هەموو وەختێک خۆمان لە گەندەڵی دوورۆخستووە هەموو وەختی خۆمان لەو فەسادە ئیداری و مالی کە هەیە خۆمان دوورۆخستووە بەڵام ناتوانین تیش تۆ بە تەنیا بەرەنگاری ئەوتەوە بەڵام بەپێی پێویست بەپێی توانای خۆمان هەوڵمان داوە جزئێک بین لە ئیسلاح لە چاکسازی لە پارێزگای تا چەند گەندەڵیەکانی ناو پارێزگای سەلاحەدین کاری لە کارە خزمەت گوزاریەکانی ئەو پارێزگای و قەزاونەحەکانی کردو هەیە ینی فەسادی مالی گەندەڵی هەیە
بەڵام بەو شێوەیە نییە کە باس ئەکرێت دائیمەن باس ئەکرێت بۆ نمونە تۆ کەسێک حەزت لێنەکە یەکسەر لەوانەیە کۆمەڵێک شتت بۆ دروست بکات ئەوەی کە باس ئەکرێت بەو شێوەیە نییە بەڵام هەیە لە هەموو جێگاک لە هەموو پارێزگایەک هەیە بەڵام الحەمدولillah لە پارێزگای سەلاحەدین کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری هەیە کە ئیش کراوە ئیشی باش کراوە بەڵام لەگەڵ ئەو ئیشایشە فەساد هەیە بەڵام نمەیەک نمونەی بچووک بۆ بەڕێزت بێن بڵێ پرۆژەی شەقامی سەرەکی شاری دووسخورمات و بەغدا پێم وابێت دوو جار ڕاستە و پاشان دەستیان پێکردەوە و بڵێ پرۆژێکە کە ماوەیەکی زۆری خایەن بڵێ ئەوەی حکومەتی مرکزیە بەڵێ ئەمە بەشێک نییە لەو گەندەڵی کە پێویستە پارێزگاری سەلاحەدین بەدوایە بچێت تاکو ئێستا چەند جارێک من بەدەستی خۆم لە مەکتەبی خۆمەوە بە تەوقیعی بەڕێز پارێزگاری سەلاحەدین کتابمان بەرزۆ کردەوە بە وەزارەتی ئیسکان لەسەر ئەویش و کارە ئەوە گەندەڵەیەکی زۆر گەورەیە لە زمانی پێشوە لە پێش 2023 ئەو مەشروعی حالەکراوە تاکو ئێستا ئیشی لێکرێ ئەوەستێ بەڵام ئەوە علاقەی بە پارێزگاوە نییە صلاحیەتی محافظ پارێزگا نییە صلاحیەتی حکوومەتی مرکزی صلاحیەتی وەزیری ئیسکانە ئەبێ لە وەزارەتەوە ئیش لەسەر ئەو مۆزوع بکرێت بەڵام تاکو ئێستا بەداخەوە ئەو مەشروع تاکو ئێستا تاو نەبوو جێبەجێ نەبووە هەموو ڕۆژانێک کێشە ڕوئەدا سیارە لە یەک ئەدات خەڵکی پێ ئەچێ لەو جێگای بەڵام تاکو ئێستا ئەو شارعە ئەو ڕەشەقامەی لە قەزای تاووغەوە داقوقەوە تاکو خاڵص تاکو ئێستا تاو نەبووە و ئەوە چەند ساڵیشە ئەوە بەڵێ فەسادێکی ئیداری و مالیە بەڵام علاقی بە پارێزگاونی پارێزگاوەی لە سەرمانە ئینوسین بۆ بەغدا بەڵام بەغدا حکوومەتی مرکزی هیچ ڕای ناکە لەسەر ئەو مۆزوع بەڵێ بۆ پێیکەوە پرۆژە لەناو یەکێک لە گرنگترین قەزاکانی پارێزگای تکریتایە کە ڕژێکی زۆری دانیشتوانەکەشی کووردە تووکو جێگری پارێزگار بۆ پەنات بۆ جێگری سەرۆکوەزیران نەبردەوە کە کووردەکە ئەو دۆسی بگەێنیت و چارەسەری بکات من تەمە ناکەم ببینم تەمە ناکەم تەلەفۆن کەم بۆ مدیر مەکتەبەکەی تەلەفۆنەکە هەڵگرێت تەمە ناکەم هەموو ئەو کار بەدەستانی کە لە بەغدان بیان بینین قسەیان لەگەڵ بکەین وەزی خۆمانیان بۆ باس بکەین کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە پێگەی کورد لەناو لایەنی ئەمنی لەناو هێزە ئەمنیەکانی پارێزگای سەلاحەدینە لە چه ئاستێکدایە بەتایبەتی لە دووسخورمات لە پارێزگای سەلاحەدین هەمانە لەناو عموما هەموو پارێزگای سەلاحەدین بۆ نمونە فرقەی چوار کە کاک لیوا سەلاحەدین ئەو قاید فرقەیە کۆمەڵێک ئەفسەری کوردمان هەیە لە ناو جێشی عێراقیە لە فرقەی چوار چەند ئامر لیوایەکمان هەیە لە یەکێک لەوانە لە بێجیە کاک ئاراز عەمید ئاراز عەمید عەبدوڵامانە بۆ عەبدوڵڵا دەلۆمانە کۆمەڵێک ئەفسەری کوردمان هەیە لە ناو جێشی عێراقیە کاک عەمید بەختیارمان هەیە کەسێکی زۆر لێ هاتووە ئێستا لە ناو شاری دووسخورمات و ئامر لیوایە ئیشەکات کاکی واڕەشمان لێ بوو کۆمەڵێک کەسی باشمان هەبوو بەڵام ئێستا باشش خەریکە کەمە بێتەوە ئەوە ڕۆ ئەو دێت بەڵام لە ناو شاری دووسخورماتەوە بەداخەوە کەمن ئەفسەرمان نییە ئەوەی بە دەرەجەی زابط بێ ئەفسەر بێت لە ناو هەموو پۆلیسی دووسخورماتوە نیمانە بەڵام لەخوا بە زیاد بێ شتێکی تر هەیە حکوومەتی سەلاحەدین لەگەڵ ئێمە باش ئیشەکە مەجاری داوە بە ئاسایش ئیش بکات ئاسایشی هەردوو ئاسایشی یەکێتی ئاسایشی پارتی هەردووکی لە ناو شاری دووسخورمات و ئیشەکە ئەوان کۆمەڵێک لە وەزعی ئەمنی شارەکان ڕاگرتەوە یارمەتیەکی باشی پۆلیس ئەدەن و تعاونێکی باش لە بینیانە هەیە حکوومەتی تکریتیش لەوە ڕازیە لەو شتە چووکە ئازانێ ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن بۆ خزمەتی خەڵکەوە بۆەوەی ئارامی ئەو شارە بپارێزن زۆر باشە کاتی بەرنامەکەم یەک دقەی ماوە ئەو دقەیە ئێم بخۆت ئەوەی کە ماوتە و دەفەت نەبووە لەم بەرنامەیە باسی بکەیت ئاڕاستی حکوومەتی هەرێم و بەرپرسانی کوردی بکەیت لە بەغدا بڵێ من ئەو دقەیە کە ماوە حەزەکەم بڵێم کە شاری دووسخورمات و شارێکی کوردستانیە کۆمەڵی کوردی دڵسۆزی و تێکۆشەر و تێدایە کە سوکاری شەهید و ئەنفالی تێدایە دڵسۆزن بۆ کورد و کوردستان پێویستە لە حکوومەتی مرکزیەوە لە لایەن نوێنەرانی کوردەوە هەر لە بەڕێز مام جەلالەوە تاوەکو دێتە خوارەوە بۆ بچووکترین مەسئولی کە لە وەزارەکانن ئاوڕێک لەو شارە بدەنەوە و داواکارم لە خەڵکی بە شەرەفی شاری خورماتوش کە ئێمەیان بە دەنگی ئەوان ئێمە گەیشتنە ئەو جێگایە سارد نەبنەوە زیاتر ئەم شتانی کە ڕوئەدا زیاتر تەشجیعیان بکە بۆی دەست بگرن بەو شارەوە و بۆ انتخاباتی داهات و کیچی انتخاباتی قەزا و ناحیەکان بێ چی انتخاباتی ئەنجومەنی پارێزگا بێ چی انتخاباتی پەرلەمان بێ بە زیاتر بڕۆن بۆ دەنگدان دکتۆر ئەمین کەسێکی خراپە دەنگی مەدرێ دەنگ بدە کەسێکی باشتر قایم مقام کەسێکی ئەگەر خراپە دەنگی مەدرێ دەنگ بدە کەسێکی باشتر ئەوەی کە تو خۆت بە دڵتە مهم ئەوەیە گرنگەوەی کە تۆ بڕۆی بۆ دەنگدان و دەنگ بدەیت چونکە دەنگ نەدانی کەسی باش لە هەڵبژاردنە معناتە مەجالدانە بە کەسی خراپ
دەنگنەدانی تۆ بۆ کەسی باش دەنگدانی تۆیە بۆ کەسی خراپ جا بۆیە من لەم دقەیە ئەوەم هەیە داواکارم جارێکی تر وەڕجایش ئەەکەم لە ئەوانی بەرپرسن لە بەغدا ئاورێک لەو شارە بدەنەوە ئاورێک لە ئێمە بدەنەوە منەوە خۆم پێویستم بە هیچ نیە من الحەمدوللا وەزعم باشە و مامۆستای زانکۆم بەیانی لەوێش دەرچم ئەگەڕێمەوە زانکۆ دەرسەڵێمەوە پێویستم بەو پۆستە نییە بەڵام خەڵکەکە کە پێویستی بە من بوو چوومەوە پۆستە بۆیە منش ئێستا پێویستم بە یارمەتی حکوومەتی مرکزیە حکوومەتی کوردستانە هەرێمی کوردستانە نوێنەرانی کووردە لە بەغدا بۆ خۆمنا بۆ ئەوەی منش خزمەتی خەڵکەکەی پێ بکەم و ئەو خەڵکەیش حەقیان لەسەر ئەو نوێنەرانەیە کە چوونە بەغداندا جوتونە زۆر سپاس ئەکەم دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگری پارێزگاری سەلاحەدین زۆر سپاس بۆ ئەم دیدارە سپاس بۆ تۆ خۆشەویستان دیداری ئەم هەفتەیەمان کۆتایی هات تا بە یەک شاد بنەوەیەکی تر بە شەریتان ئەسپێرم دەستخۆش